بزوتنەوەی گۆڕان زیاتر لە 6 ساڵە وەک هێزێکی مەدەنی کاری سیاسی لە هەرێمی کوردستان دەکات، بەڵام ڕێگریکردنەکەی سەرۆکی پەرلەمان و دوورخستنەوەی وەزیرەکانی لە حکوومەت ڕەنگە ئاراستەی کاری سیاسی بزوتنەوەکە بگۆڕێت و بیەوێت ئەویش هاوشێوەی حزبەکانی تر هێزی چەکداری هەبێت وەک بەشێک لە هەڵسوڕاوەکانی گۆڕان بانگەشەی بۆ دەکەن. دەبێت سەرەتا گفتوگۆیەکی باش دروست بکرێت لەو گۆڕانە و لێو خەڵکانی دەرەوەی گۆڕانیشتوانەی کە دۆستی گۆڕانیشن و ناو هێزەکانە هێزە سیاسیەکان لە کوردستاندا لەوەی کە ئایا ئەتوانین لە ماوەیەکی خێرادا هێزی چەکدار لە کوردستانە بێلایەن بکەن و یەکی خەینەوە لە ژێر چەتری وزارەتی پێشمەرگە و هێزێکی بێلایەن بێت و یا پێویستە کات کە گۆڕانیش وەکو هێزێکی گرنگ و کاریگەر لە کوردستان کە هێزی دووەمە ئەویش خاوەنی هێزی چەکدار بێت. پارتی دیموکراتی کوردستان هێزەکانی هەشتا و یەکێتی نیشتیمانی کوردستانیش خاوەنی هێزەکانی هەفتایە. ئێستا پێشنیازی بەشێک لە هەڵسوڕاوەکانی گۆڕانیش ئەوەیە گۆڕان هێزێکی چەکدار بە ناوی هێزەکانی نەوە دروست بکات. ئەم بۆچوونە گەشتوتە جواتی گشتی بزوتنەوەکە و بەشێک لە فەرماندە سەربازیەکانی گۆڕانیش پشتگیری دەکەن. کە وەزارەتی پێشمەرگەیش ماوەرگێ هەر بیرمان لەوە کردووە ئێمە هێزێک دروستکەین، بەڵام ئەو هێزە نەگوەکو بزوتنەوەی گۆڕان لە تەمەنێکی مساعید لە تەمەنی 18 بۆ 25 بیکەین بە نەواتی دامەزدانی هێزێکی نیشتیمانی لە چوارچێوەی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پێشمەرگە. ئەوەی برادران پێشنیاریان کردووە ئیتر ڕەنگە بزوتنەوەی گۆڕان حەقی بێ ئەم لاولای خۆی بێ، چونکە ئەم هێزانە و ئەم حیزبە سیاسیانەی کە لە گۆڕەپانەکان نایانەوە هێزەکانیان تەسلیمی وەزارەتی پێشمەرگە و حکوومەتی هەرێمی کوردستان کەن و نایانەوە ئەم هێزانە بە نیشتیمانی بکرێن. ئێستا من لەگەڵ دروستکردنی هێز هەرچەندە باسکردن لە دروستکردنی هێزی چەکدار لە ناو بزوتنەوەی گۆڕاندا وەک هێزێکی حزبی بۆ چوونی جیاوازی لەسەرە و بەشێک لە ئەندامانی جواتی نیشتیمانی و هەڵسوڕاوانی گۆڕانی لەگەڵدا نییە، بەڵام هێشتا ئەم باسە تەنها لە ناو هەڵسوڕاوەکاندایە و نەبووەتە بڕیاری بزوتنەوەی گۆڕان. ئەم پێشنیازە لە کاتێکدایە بۆ ماوەی 2 ساڵ وەزارەتی پێشمەرگەی هەرێم بەدەست بزوتنەوەی گۆڕانەوە بووە و وەزیری پێشمەرگە و بزوتنەوەکەش باسییان لەوە دەکرد هەوڵ دەدەن هێزەکانی هەشتا و هەفتای پارتی وێچێتی لە چوارچێوەی وەزارەتی پێشمەرگەدا یەک بخەنەوە. یەکێک لە دروشمەکانی بزوتنەوەی گۆڕان ئەوە بوو هەرێمی کوردستان دەبێت خاوەنی هێزێکی نیشتیمانی بێ و دژی ئەوە بوون حەزب هێزی هەبێت، بەڵام ئێستا بەشێک لە هەڵسوڕاوەکانی بە بیانووی گۆڕینی بارودۆخە سیاسیەکە پێشنیازی ئەوە دەکەن بزوتنەوەکەیان هێزی هەبێت. هێمن مەحموودی نارتی، سلێمانی.